جۆتیاران سەرقاڵی چاندنی برنجی سەدرین. ئێرە گوندی ڕێژدورە لە دەڤەری باڵەکایەتی 27 ساڵە لێرە برنج نەچێنراوە. دوای ئەو ماوە زۆرە جارێکی تر جۆتیارانی ناوچەکە دەستیان بە چاندنی برنج کردوتەوە. سەرەتا بە خێرات نووە کەینەما ئەوە 27 ساڵە لە گوندی ڕێژدورێ برنج نەکرایە. ئەمە هەو ساڵە کە دەستم بە برنج چەقانەوەی کردیە. برنجی سەدرێ چەقینین 6 مانجی ئەمە ئێستا ئەوە مانجی 5 برنجێ چەقینین ئەیدرۆی ئەڕوا لە مانجی دا 10 تقریبی ناوانی ناوەڕاستی مانجیدا ئەیدروینەوە. ئێرانە 27 ساڵە برنجی لێ نەکرایە، بەڵام برنجی لێ ئەکرا برنجێکی باشی دەینە، هەموو برنجێکی دەرەجە یەک بوو. کەشەهەوای باڵەکاتی بە گشتی کەشەهەوایەکی زۆر باشە و کەشەهەوایەکی گەرمی هەیە، ئاوێکی زۆر باشی هەیە لەوە برنج، ئاوی سربەخۆی هەیە، هەموو ئەوە ڕووبارە، هەمووی ئەتوانی هەر مڵکە و جۆگەی خۆی لە ڕابستی و بۆڕێ تایبەتی خۆی هەیە و ئاوی بەبێ پچرانە. ئەو برنجێکە لە بازاڕێکن فەردێ بە مام محەممەد سۆفی بەدەم چاندنی برنجی سەدریەوە قسەمان بۆ دەکات و دەڵێ ئەم برنجەی لە بازار دەکرێن نیشاستەی زۆرە، بەڵام برنجی خۆماڵی تامی تایبەتی هەیە. باشی کەشوهەوای باڵەکایەتی و بەپیتی خاکەکەی بوونی ئاوێکی زۆری کانیا و ڕووبار وا دەکات زەویەکان برنجێکی باش بهێن و داهاتێکی زۆریان هەبێ. والله کاکەوە سەرقاڵی تۆ برنجیمە کە تۆی برنجی باوین تازەوە تەوامان کردە ئێرانە ئەنوێ تۆ یەکەی بسەقین ئینشاء الله بخێر و شایی. سەدریە کاکە برنجی سەدری دنگ درێژە کاکە هۆکارەکەی ئەوەیە ئەو برنجێک کە لە بازاڕێکن فەردێ بە 50 و بە 50 یەکڕی هەموو نیشاستەیە، هەمووی لایلۆنە، ئای خۆی پێمری نای خۆی لێمری هیچ چارەتی نییە. چارێ دەبێ ئەمە ئەو برنجە بیخۆین، ئەگەر نەی خۆین چ بکەین چی دیکە بکەین. چ چارە نییە ئەوە لێ خەڵکەکە دەستی بە برنجی سەدری و برنج خۆماڵی کردەوە کە ئێستا دەست پێکەن ئینشاء الله. ئومێدەوارم کە خەڵکیش زیاتر ئەو بەرهەمەی بەکاربینیتەوە. ئومێدەوارم حکومەت یارمەتیمان بدات بیرمان لێ بدات یانە ئامان لەو لە ڕووباری نەقل کات بە مەشروع ئەو خەڵکە زیاتر ئیشەکەی بە ئیشی برنجی بکاتن. بەو خۆی هەتا ئێستا لەکاو کاریمەی نەکردیە. ئەنجام باڕاستی بم خلافیش ناکەم کە ئەمن بەخۆم برنجیشمان کردیە و مەشتەنیشمان هەیە و حەردمان هەیە هەتا ئێستانێکە ئەنگڵانیشی نەدایتێ من خەڵکەکە وەریگرتی ئەمە نەیاندامە گۆتانی گۆڵ کەمە کەم چەندە تەقەم 2 3 دۆرمە ئێگۆ نابێت لە 5 کەمتر بی ئەمە لە 5 لەشێ بین عەردمان ئەوەندا هەیە. نەبوونی پلانێکی تۆکما لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشت و کاڵی وای کردووە هاوڵاتیان بەردەوام بۆ خواردەمەنیەکان پێویستیان بەدەرەوە هەبێ لە کاتێکا کوردستان زەویەکی بەپیت و ئاوێکی زۆری هەیە بۆ ئەوەی ببێتە خاوەنی بەرهەمی ناوەخۆ. سەرڕای ئەوەش حکوومەت هاوکاری زۆتیارانی نییە بۆ زیادکردنی داهاتی ناوەخۆ. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.